مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان سەردانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کرد و لەلایەن بەرپرس و کارجێڕانی مەڵبەندەوە بە گەرمی پێشوازی لێکرا. دواتریش لە مەڵبەندی سۆران چاوی بە ژمارەیەک زانا و کەسایەتی دەڤەری سۆران کەوت. هەر پەرستراوێکش گە لەخوا پێدەگەوترێت تاغوت. لە وتارێکیدا لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری تیشتی خستە سەر ئەوەی هەر کەس و بەرپرس و دەسەڵاتدارێک خەڵک بەڕێی غەیری خوادا ببات و ملکەتیان بکا بۆ بەرنامەکەیان ئەوە تاغوتە. جا بۆیە لێرەدا خوا دەفەرمێ هەر کەسێک کوفر بە تاغوت بکە واتە هەرچی جگە لەخوا ئیدعای ئەوە دەکات دەبێ بە قسەی بکرێت خەڵک ئیتاعی بکە بەبێ ئیزنی شەریعەتی خوا ئەوە تاغوتە. کە بۆ زانیاریتان هەموو ئەو ڕئیس حکومەتانەی هەموو ئەو ڕئیس حیزبانەی هەموو ئەو کەسانەی کە بەڕێی غەیری موحەممەد الموستەفادا دەڕۆن و زۆر لە خەڵک دەکەن شوێنیان کەوێت پێناسی تاغوت دەیانگرێتەوە. بزانە تاغوت هەر کەسێکە خەڵک بەڕێی غەیری خوادا ببە و داوایان لێ بکە دەبێ بۆ من ملکەس بن بەبێ ئەوەی تەماشا بکەن داخوا ئەو ملکەس بوونە بۆوی لەگەڵ شەرعی خوا دەگونجێ یان ناگونجێ دەبێ بۆ من ملکەس بن. کەسێک دەبێتە فرعون خۆ بەسەر خەڵک دازەسەپێنێ. سەرۆکی کۆمەڵ لە بەشێکی تری وتارەکەیدا ڕایگەیاند مرۆڤەکان جێنشینی خوان و خوای گەورە ڕزق و ڕۆزی لەسەر زەوی بۆ هەمووان داناوە نەوەک بۆ ماڵێک و دوان و عەشیرەتێک و حزبێک و ئەوانەی تر ژێردەستە بن. نابێ کەس ئەو ڕزق و ناز و نیعمەتانەی خوا بۆ خۆی و حزب و بنەماڵەکەی قۆڕخ بکا و خەڵکی دیکەشی لێبێ بەج بکات. خوای تالا ڕزق و ڕۆزی لەسەر عەرزێ داناوە بۆ هەمووان نەک بۆ ماڵێک و دوو ماڵان و سێ ماڵ و حیزبێک و عەشرەتێک و نەتەوەیەک و ئەوانی دیکە بندەست و ژێردەست بن بەڵکو هەموو مرۆڤەکان لای خوا جێنشینی خوان هەمویان بەڕێزن و ڕزق و ڕۆزی کە دایناوە لەسەر جێ بۆ هەمووانی داناوە. نابێ کەس ئەو ڕزق و ڕۆزی و ناز و نیعمەتانەی خوا بۆ خۆی قۆڕخکە بۆ خۆی و حیزبەکەی بنەماڵەکەی دەوروبەرەکەی و خەڵکی دیکەی لێبێ بەشکە. لە بەشێکی دیکەی وتارەکەیدا مامۆستا عەلی باپیر ڕایگەیاند هەر کەسێک لەسەر ڕێی پێغەمبەر نەبێ لە قیامەت لە خزمەتی دانابێ و پێش ئەو خەڵکە دەکەوێ بۆ دۆزەخ کە گومڕای کردوون. تۆ پێش خەڵک کەوتووی وەکوم جارێ بە برادەرێکم گوت تونکا کە تۆ و پێش خەڵک کەوتووی بە ڕێیەکدا ئەو ڕێ نایەنگێنێ بە بەهەشتی خوا نایەنگێنێ بە ڕەزامەندی خوا لە قیامەتێ پێشیان دەکەوی بەرەو دۆزەخ. ئەتۆ بۆچی کارێک ناکەی لە قیامەتدا پێش خەڵکەی بەرەو بەهەشت؟ وتی مامۆستا ئەوای وتم ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا ئەوەی لە دنیادا لە سەر ڕێی پێغەمبەر نەبێ عەلەیهی سەڵات وەسەلام لە قیامەتێ لە خزمەتی دانابێ و پێش ئەو خەڵکەی کە گومڕای کردوون پێشیان دەکەی بەرەو دۆزەخ. چاک بزانە جاگەر کەسێک بەرپرسێکی دڵسۆز بێ بۆ خەڵک و وڵات دەبێ ئەو پرسیارە لە خۆی بکە باشە من لە قیامەتی ئەوانە بۆ کوێ دەبم؟ تۆ کۆمەڵێک مەشروب خۆر و نوێژنەکەر و دز و داوێن پیس و نێرگە لە کێش و ئەوە بۆ کوێیان دەبەی؟ تۆ لە دنیادا وات لێ کردوون لە قیامەتی پێشیان کەی بەرەو دۆزەخ. خەڵک بەچی دەچێتە دۆزەخ؟ بەو گوناحانە دەچێتە دۆزەخ بە قەتڵ و زینا و دزی و خراپە و زوڵم و فەساد و ئەوانە تۆ ئەو خەڵکەت هەر لەسەرەوە ڕاهێناوە لە قیامەتی پێش ئەوانە دەکەی بەرەو دۆزەخ. کوا خۆ تۆ خەڵکەکەی خۆ دوا لێ نەکردووە ئەهلی نوێژ و تاعەت و مزگەوت و خواپەرستی و دینداری و ڕۆژوو و چاکە بن هەتاکو پێشیان کەوی بەرەو بەهەشت. سوپاسی ئێوەش یەکتان دەکەم هەم مامۆستایەکان هەم ڕیز بە ڕێزەکان زۆر خۆشحاڵ بووم بە دیدارتان. سەرۆکی کۆمەڵی دادگەری خۆشحاڵی خۆی بە چاوکەوتنی بە ژمارەیەکی بەرچاو لە زانا و کەسایەتیەکانی سۆران دەربڕی و ئەوانیش سوپاسی مامۆستا عەلی باپیریان کرد بۆ چاوپێکەوتنەکە هەروەها سوپاسی هەڵوێستەکانی مامۆستا و سەرکردایەتی کۆمەڵیان کرد. جێگەی ئاماژەیە هەر لە پەراوێزی سەردانەکەی مامۆستا عەلی باپیر بۆ دەڤەرەکە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری ئێوارەخوانێکی بۆ زانا و کەسایەتیەکانی دەڤەرەکە ساز کرد. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.